سڵاو ئەو کاتتان باش بەخێر بێن بۆ ئێمایم پۆدکاست و پۆدکاستی تێڕامان. بەڕێزان ئێمە لەم ئەڵقەیە قسە لەگەڵ ڕووناکبیرێک دەکەین بە ناوی مامۆستا ڕێبوار سوێیلی. تاوان ئەوە ئەڵقەی دووەمی پۆدکاستەکەمانە سەبارەت بە کێکێگۆ لەگەڵ مەحوی. وردەکاری بابەتەکە بۆ مامۆستا ڕێبوار تەبعان بەجێ دەڵێم با پێشێکی کەش کورت کەینەوە بۆی ڕاستەوخۆ بچنە نێوەڕووکی بابەتەکە. مامۆستا ڕێبوار بەخێر بێ. مامۆستا ڕێبوار لە ئەڵقەی ڕابردوو زۆر بابەتی جیاواز سەبارەت بە کێکێگۆ قسەمان لەسەر کرد، شیکردەوەمان بۆ کرد لە ناوەکەیەوە بگرا تاکو ئەو هەڵانەی کە بیرمەندانی فارس و عەرەب و هەتا بگرە ئەوروپیەکانیش کە لەسەر کێکێگۆ ئەنجامیاندەوە. لەم ئەڵقەیە ئێمە دەمانەوێت زیاتر و ورتر بچێنێ و فەلسەفەی کێکێگۆ و لە کۆتاییەکەیدا وردەکاری ببورن، ینی بەراوردکاریەک بکەین لە نێوان مەحوی و کێکێگۆ. با لەم پرسیارەوە دەست پێ بکەم. بەڕێستان تەمان ئەو ئێمە بۆ ئەوەی دووبارە بینەرەکانمان ئاگادار بن، ئەمە تێزی دکتۆراکەی بەڕێستانە کێکێگۆ و مەحوی و دەمانەوێت تاتوی ئەو بابەتە بکەین. لە پێشێکی کتێبەکەی خۆتدا بە ناوی کێکێگۆ و مەحوی لەوێ ئاماژە بەوە دەکەی کە تاکی کورد ناتوانێت خۆی هەڵبژێرێت و ئەم کێشەیە هەیە. تامان ئێمە لە فەلسەفەی بووناسیداوەی کە کێکێگۆ تەرحی دەکاتن جۆرێک لە ئازادی هەڵبژاردنمان هەیە، بەڵام دوجار ئەم ئینسانە کووردە توانستی ئەوەی نەبووە خۆی هەڵبژێرێت. پرسیارەکەی من ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە چۆن دەتوانین سوود لە فەلسەفەکەی کێکێگۆ وەربگرین بۆ هەڵبژاردننی خۆمان. ماڵێ لە فەلسەفەی ئەم بیرمەندەیە سۆرن کێکەگۆ دانیمارکی 1913 بۆ 1955 کە تەنیا 42 ساڵ ژیا، هەموو تەمەنی خۆی بەوە دانا کە بێگومان سەردەمی ئەو سەردەمی ئاپۆراگرای و سەرهەڵدانی چینی کرێکاران و شۆڕشەکان و ئەوانە بوو و ئەو پێی وابوو ئەم بە جەماوەری کردنایە بە ئاپۆرایی بوونە زیانێکی زۆر گەورە لە تاکە کەس دەدا. هەمیشە تاکە کەس ناچار ئەکا کە لە ناو جەماعەتدا بتوێتەوە. بۆ ئەو کە ڕوانگەیەکی هەبوو پێویستە ئێمە وەک تاکە کەس دروست ببین، ئنجا ببینە ئەندامی مەسەلەن جەماوەرێک یا کۆمەڵگەیەک، چونکە ئەو خۆی زۆر بە جوانی و توێتی ئەڵێ ئێمە لە یەک کاتدا خودی خۆمان و ئەندامی نەژادەکەشمانین، ئەندامی بڵین جنسی بەشەریشی. معنای چییە؟ معنایە کە تەریخێک هەیە، مێژووێک هەیە ئی مرۆڤایەتیە، ئی میلەتەکەی تۆیە بە هەموو تایبەتمەندیەکانیەوە، بەڵام تۆش لە ناو ئەم تەریخەیە لەدایکەبی. ئەرچی تۆ ئەوەیە جگە لەوەی بە ئەندامی لەو مێژووەدا ئاواش خۆت مێژوێک بۆ خۆت دروستکەی وەکو تاکە کەس. بۆیە خەباتی ئەو خەبات بوو بۆ دروستکردنی ئەم تاکە کەسە و ئەم تاکە کەسە هەمیشە یا با بڵێن فڕێ دراوەتە ناو بوونەوە، یا با بڵێن لە بووندا چاوی کردوتەوە، بوونی هەیە بەڵام نەبووتە مرۆڤێکی تەواو، نەبووتە تاکە کەس. ئەگەر وا قسەی لێ بکەین بۆچی؟ لەبەرەوەی هێشتا ئەو خەباتی کە پێویستە لە ڕێگەیەوە خۆی دروست بکات پیادەتێ نەپەڕیوە و ناشکرێ ئێمە لەبەر ئەوەی میراتێکی مرۆیمان هەڵگرتووە بڵێن کەواتە ئێمەش وەکو پێشینەکان حەقی ئەومان هەیە ببین بە خۆمان. تۆ ئەبێ خۆت لە بینی ئەو ئازادی هەتا لە میانەی ئەم یان ئەو هەڵبژاردندا پێویستە هەڵبژاردن بە بەردەوامی هەڵبژێری لە ژیانی ڕۆژانەتا و هەوڵیش بدەی بەرپرسیارەتی هەڵبژاردنەکانت بە ئەستۆی خۆت بگری، سبەینێ کەس خەتابار نەکەی. ئەویش لەبەر ئەو ئازادیە کە هەمانە. بەڵێ تۆ ئازادی لە هەڵبژاردنە، بەڵام لە هەمان کاتا دەروەست و بەرپرسیاریشی لە هەڵبژاردنەکانی خۆت. نابێ ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر بە سەرکەوتنیان گەیاندی بگەڕیتەوە بۆەوەی کە تۆ بە تەنیا خۆت ئەوەندە زیرەک بووی
وات کردوە تا بەو سەرکەوتنە بگەی ناژبێ ئەگەر شکستت هێنا شکستەکەت بخەیتە پاڵ مێژوویەک یا کەسانی دیکایە ئەو هۆکارانەی کە ئەکرێ ئێمە بە شکست بگەێنن بۆیە تۆ بێ ئەنجامی هەڵبژارنەکانی خۆت بە مەسئولیەتەوە قبول بکەی لە ئەستۆ بگری و لەو ڕێگەیەوە تۆ لە ئەنجامی هەر هەڵبژاردنێکەوە زیاتر لە خودی خۆت نزیک دەکەویەوە دەبیە ئەو کەسەی کە پێویستە ببی و بوونی خۆت بە کەماڵ ئەگەیەنی چونکە تۆ بوونت تەنیا بوونێکی بایۆلۆژیە یعنی لە ڕووی جەستەیەوە مرۆڤی بەس نەبوویتە مرۆڤێکی تەواو کەی ئەبیە مرۆڤێکی تەواو لەو خەباتەدا کە لە ژیانی خۆت دائیکەی و بە بەردەوامی لەم پەرانە ئەپەڕیەوە بڵێن لە پشتسەری خۆتۆ دایاندنی کە ئەدگەێنن بە جێگەیەکی تر کە تۆی تیانی بەس ئەبێ هەوڵی بۆ بی کەواتە دکتۆر بەبەستی بەڕێزدەوەی کە تاکی کورد سەرڕای ئەو ئازادیەی کە هەبووە بەڵام سوودی لێ وەرنەگرتووە هەر بۆیە کورد هەمیشە لە نێو جەماوەردا توایتەوە و نەیتوانیوە بگات بەو تاکەی کە بەڕێز ئاماژە پێ دەکەی نا هاوڕێزی تاکە کەس لێرە بۆ خۆی هیچ گوناهێکی نییە بڵێن خەتاکە ئەوەیە کە کۆمەلگا یا کۆمەلگەکان تاکە کەسیان وەک خۆی قبول نییە چونکە کۆمەڵەشت هەیە وەکو نەریێت بۆ نمونە وەکو مێژوو وەکو عادات و ئەوەی کە ئی خۆمانە اینجا ئەو خۆمانەیە ئەمە عەشیرەتێکە ئەمە خێڵێکە ئەمە بنەماڵەیەکە ئەمە خێزانێکە ئەوان پێیان وایە ئەبێ تاکە کەس لە چوارچێوەی ئەو نەریتەدا ڕەفتاری خۆی بنوێنێ و نابێ لی دەرچێ هەر کاتێک تۆ لی دەرچووی بە یاخی حسابی بە تا حەدی ئەوەی وەکو دوژمن تەماشات دەکرێت کەواتە پێکهاتەی کۆمەڵگەی کوردستانی گەورە پێکهاتەیەکی بڵێن ئاپۆراییە هەمیشە تاکە کەس لە نێو ئاپۆرا و جەماوەردا ئەتوێنرێتەوە چونکە ساختار و پێکهاتەی کۆمەلگەکەی ئێمە بەم شێوەیە لە کۆمەلگایەکی وادا زۆر زەحمەتە بۆ تاکە کەس خۆی بێ زۆر زەحمەتە بە ئازادی هەڵبژێرێ کورد کە خۆی هەڵ نەبژاردووە دوو سەبەبی سەرەکی هەیە یەک ئەم پێکهاتە کۆمەڵایەتیە کە کولتورێکی بۆ دروست کردووە ئەو کولتورەش پیرۆز کراوە دووهەم کورد وەکو کوردستانی گەورە هەمیشە داگیرکراو بووە داگیرکەر ڕۆڵێکی زۆر سەرەکی بینیوە لەوەی کە تاک بوون یا تاکە کەس بوون لە کۆمەلگەی ئێمەدا سەر هەڵ نەدات دوژمن هەموو شتێکی بۆ ئێمە هەڵبژاردووە بەسەریدا سەپاندوین ئەنجا نەرێتی کۆمەلگایکەی خۆشمان لە تەواوکردنی ئەوەی دوژمن کردوێتی زیانێکی زۆری بە تاکە کەس گەیاندووە بۆیە تاکە کەسی ئێمە لە ئێستادا کاتێک ئێوێ خۆی بێ یەکسەر دەردەکەوێ و ئەبێتە جێی یا گاڵتە پێکردن یا توانج و تەشەری لێ ئەدرێ یا بە نامۆ سەیری ئەکرێت تا حەدی ئەوەی ئەیسڕڕەوە زەحمەتە بوون بە تاکە کەس لە کۆمەلگەیەکدا کە ئەوە پێکاتەکەی بێ لە ناو داگیرکاریەکی مێژوویدا کە ڕێگە بەمەنەدا و هەموو شتێک لە دەرەوە بەسەردا بسەپێنێ بۆیە خەتابارکردنی تاکە کەس نییە بەڵام ئێمە پێویستمان بە تاکە کەسی وشیار هەیە لەڕێی هوشیاریەوە ئەتوانی ببین بەو تاکەی کە بەڵێ بوون تەنیا بە وشیاری تۆ بێ ئاگایت بە بوونی خۆت بوون یعنی چی هاوڕێزی بوون لە فەلسەفەی سۆرنکیەک گۆدا و لای مەحویش یعنی بەردەوام بوون واتە بوون واتە جوڵەیەک هەمیشە بەرەو داهاتوو واتە حرەکەیە کە لە نەتیجە بۆ کەماڵی کە بۆ نمونە بەڵام تۆ ژیانێک ئەژی ڕنگ بێ نەگەی بەو کەماڵە بەڵام تۆ ژیانێک ئەژی بەرەو داهاتوو بۆیە حتا مردنیش لای ئەم فەیلسوفە شتێکی خراپ نییە چونکە تۆ بە بیر لە مردنەکەیەوە مردن خۆی شتێکە هێشتا نییە بۆ ئێمە کە زیندوی وانە هێشتا نییە بەڵام کە بیری لێکەوە چی لێ فێرەوی ئێستا گربی لەم ئێستای خۆت بژی باوەش بە ژیان داکەی چونکە مردن بوون لێستێنێتەوە جا لەم حاڵتا مردن خراب نییە لای ئەو وریاکەرەوەیە وەکو چۆن شپرزەیش وریامانەکاتەوە مەسەلەن سا تۆتەوێ ئیشەکەت پیشەکەت بگۆڕی بچی لە شوێنێشکە دامەزرەی چۆن ئەو بڕیارە ئەدەی
زۆر زەحمەتە ئەتەوێت سەفەر بکەی وڵاتی خۆت بەجێبێڵی تووشی شپرزەیە بی شپرزایی دکتۆر ئەو بابەتە چکە من لە پرسیارێکی تایبەت ئامادەم کرد و حەزەکی بە ئەماشە بە قۆناغ بچینە پێش من پرسیارێکی ترم هەیە پرسیاری دووەم سەدەی 19 سەدەی پۆزیتیڤیستەکان بووە سەدەی ئیسپاتگەرایەکان ئەوانەی کە هەموو شتێکیان کۆکردبووە نێو تاقیگە زانستیەکان یاخود ئێمە لە ڕووی زانستی لە تاقیگەکان بابەتێک دەسەلمێنرێ یان حقیقەتێک نییە بۆ ئەمە لە ئەتوانین بڵێن لە ئاگۆستکۆنتەوە دەست پێ دەکات و تا دواتر درێژە دەکێشی تا ئێستاش کە وەبزانام ئێستاش وەکو گوتی پێشەنگی ئەم بزوتنەوەیە بەریتانیەکانن پرسیارەکەی من ئەوەیە خۆی سوورن کێکێک و ئەمە ڕەت دەکات ڕەت ناکاتەوە بەڵام پێی وایە کە پۆزیتیڤیزم ڕوحی ئەو ڕوحە معنەویەمان لێ دەسەنێتەوە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەتوانی بڵێن کە سوورن کێکی گۆ بە جۆرێک لە جۆرەکان دژە زانست بووە نەخێر یەکەم پۆزیتیڤیزم وەکو جەنابەت فەرموود جۆرێکە لە بیرکردنەوە هەر شتێک ئەگەر نتوانین لە تاقیگەدا بیسەلمێنین زانستی نییە بابەتی زانست نییە ئەم قسەیە هەر شتێک لە تاقیگەدا نەسەلمێنرێ بابەتی زانست نییە یعنی اعتیباری زانستی نییە یعنی چی یعنی فڕێدانە دەرەوەی کولتوری معنەوی هەموو مرۆڤایەتی چونکە مەسەن زۆر شت هەیە ئێمە ناتوانین لە تاقیگا بیسەلمێنین مەسەن چۆن توانین بڵین هاوڕێتی خۆشەویستی و ئەڤین ئەوە نیە دڵسۆزی وەفا چۆن بیسەلمێنی ئەوە لە کردداری لە پەیوەندی نێوان ئینسانەکانە ئەم شتانە دێنە پێشەوە و هیچیان پێوانەیەکمان نییە بۆی بڵێن ئەوە فلان بە وەفایە لەبەر ئاوای کرد ئەمە لە کردارەکە ڕوودەدا ینی زانست ئەگەر بیاوێ وا بڕیار بدا کەواتە ئەمە ناچێتە بواری زانستەوە ئاعتیباری زانستی نییە کە ئاعتیباری زانستی نەبوو ینی فڕێدێتە دەرەوە ینی میلەتان لە کولتورە معنەوی ڕۆحێکی خۆیان بەتاڵەکرێنەوە باشە یەکە گۆ بە توندی دژی ئەمەیە و یەکێکە لە ڕەخنەگرا هەرە سەرەتاییەکانی ئەم جۆرە بیرکردنەوەیە لە ئەوروپا لەبەرەوەی ئەو پێی وابوو ئینسان جگە لەلایەنە مادیەکەی بۆ نمونە پێویستی بە خۆراک و خۆپاراستن و نازان ئەمانە هەیە بەڵام ئینسان لە ناو خۆشیدا جیهانێکی تایبەتە ئینسان ڕەهەندێکی معنەوی زۆر قوڵی هەیە هەر تاکە کەسێک هەستی هەیە هەر تاکە کەسێک دوودڵ دەبێ ئەکەوێتە بەردەم حاڵەتێکی واکە ناتوانێت بڕیار بدا ئەها لایەنە دەرونیەکەی ئینسانیشی کردەوە شپرزە دەبێ ئێمە بۆ وامان بەسەردێکە دێ زۆر خەیاڵ لە مێشکمانە هەیە ناتوانین جێبەجێکەین بەڵام بەگشتی ئینسان هەر ئەو دیوەمادیە نییە بەڵکو دیوێکی معنەوی زۆریشی هەیە وەکیەکە گۆ لەسەر ئەمە قسەکەی ئەوەیە ئەگەر زانست ئیدعا بکە کە لە بوون تێئەگا بوون زۆر لەوە گەورەتر و بەرینترە کە تەنیا بەهۆی شتی مادی و لە تاقیگەوە بسەلمێنرێ بوون لەوە گەورەترە کەواتە هەندێک بەشی بوون خۆی نادا بەدەست تاقیکردنەوەی زانستیەوە ئەگەر زانستێک ئاوا سەیری بوونی ئینسانکە کەواتە کورتی هێناوە و کیەکە گۆ دژی ئەم جۆرە زانستەیە بەڵام بە هیچ شێوەیە دژی زانست بەگشتی نییە دژی بۆچوونی زانستی نییە دژی بچووکردنەوەی بوونە لە قاڵبی زانستە لە قاڵبی مادیاتە بەڵام ئەو ئەگەر دژی زانست بێکەواتە دژی عەقڵیشە چونکە عەقڵ لە پشت بەرهەمێنانی زانستیەوەیە بەس ئەو دژی هەر جۆرە سادەکردنەوەیشی بوونی مرۆییە و لەگەڵ ئەوەشا هەر جۆرە زانستێک کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ مرۆڤ و ڕەهەندەکانی مرۆڤ بووندا بکات ئەو لە دژی ئەوەستێتەوە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ چێ هوەرێک لەوەدایەتەوە بە زانست بیسەلمێنی وەختێ من شتێکە خۆم چۆن هەرزەکرێ چۆن بە ڕیخۆڵەکان مادێتە خوار کەی ئەوە گرنگە لەکوێ نازانم لە ئوسترالیا شتێک دۆزرایەوە من لێرەوە هەڵکوت بڕۆم بۆ ئەوێ بزانم ئەمە چیە ئەڵێ زۆر شت هەیە ئێمە خۆمان بە عەقڵی ئاسایی خۆمان لی تێگەین و زۆر شت هەیە کە ئێمە هەر لە ناو خۆماندا
ئیمکانمان هەیە بۆ تێگەیشتێکی باشتر ئینسان لە خۆیەوە ئەتوانێت لە زۆر ئینسانی تر لە زۆر ڕووداوی تر تێبگا بۆ نمونە کەسێک کوڕیا کچەکەی لە دەست دەرەچێت دایک و باوچێک هەمومان نەزانین کە ئەمە جۆرێک لە برینداربوونێکی قوڵە بە کاتێکی زۆر تا بەسرە چێ ینی هەمومان ئەم شتا نازانین بۆیە پێویست ناکە ئێمە بەزانست ئەمە بسەلمێنین کە ئایا ئەم دایکە چەند خەفە دەخوا چەند ناسۆر و برینەکەی قوڵە پێویستیش ناکات دایک بین چکە هەستەکە لای هەموو ئینسانەکان هەیە هەستەکە زۆر گرنگە کە ئێمە بیناسیین زانست هەستەکان ناناسێ یاخو با بڵێن چوارچێوایان بۆ داانێ خاتە قاڵبێک قاڵبگەلێکەوە کە لە دوایی یا شتێکی وشک و برینگمان ئەداتێ نەک ئەو دەتوانین بڵین کە زانست بەشێک لەم بوونەمان بۆشی بکاتەوە ئەڵێ زانست بە دەقیقی واڵێ پێم وایە هەر هەڵە ئەڵێ زانست ئەتوانێ لە دیاردەکان و جیهان یارمەتیمان بە بەس بێدەسەڵاتە لە ئاست بووندا چونکە بوونە لە بەردەوامیدا بوون هەر ئەوە نییە لە ئێستادا بەڵکو ئەوەی شەکە ئێمە بەرەو ڕووی دەچین چۆن تۆ دەتوانی بوون بوەستێنی کە بۆ خۆی حرەکەیەکی بەردەوامە جوڵەی بەردەوامە چۆن نەتوانی بیوەستێنی و لە شوێنێکدا بڵێ ئەوە من ئێستا تعریفی بوون دەکەم یا بە زانست ئەیسەلمێنم لەو کاتە تۆ دەوەسی خۆ بوون ناوەستێ لەگەڵ تۆ تۆش ناتوانانی لە بوون بیتە دەرەوە چووکوتمان لە ڕوانگەی ئەوە بوون یعنی بەردەوامی بەرەو داهاتوو کەواتە هەتا ئێمە لە ژیانین لە ناو بوونین و لە ناو بوونە ئێمە لە خۆمان تێگەین بەڵام زانست بۆی نییە بەشێک لە بوون بێنێتە دەرەوە بڵێ با فەحسی کەم بزانم نەتیجەکەی بەڵام زانست بۆ هەیە دیاردەکانمان بۆ فەحسکە زانست ئەتوانێت بڵێ جیهان ئاواهیە یعنی شتمان بابتێ لە زانیاریمان باتێ بەس ناتوانێت پێناسەی نیهاییمان باتێ دەبارەت ببوون چکە بوون خۆی نادا بەدەستەوە بوون لە بەردەوامیدا پێی ئەوتێ بوون و هیچ کەسی ناتوانێت لە بوون بێتە دەرەوە تاخک و بڵێ بزانم ئەرێ بوونی من چۆنە بوونی تۆ ئەوەیە کە لە ناویدا ئەژی و بە بەردەوامی ئەو کاتەی ئەمری ئیتر تۆ بوون ڕاوست دکتۆر گیان بابتە سەر پرسیارێکی تر لە بەشێکی کتێبەکەی بەڕێستان دووبارە ڕخنە لە وەرگێڕەکان دەگری بەوەی کە ئەوان ئێمە لە فەلسەفەی کێکێگۆ وێزگەکانی ژیانمان هەیە بەڵام بەشێک لە وەرگێڕەکان ئەڵێ قۆناغەکانی ژیان ئەتوانین پێمان بڵێ کە جیاوازی نێوان قۆناغ لەگەڵ ئەو وێزگەیە چییە؟ بڵێ هاوڕێزی قۆناغ یعنی بڵین من لە قۆناغی مناڵیمەوە ئەچمە قۆناغی گەنجێتیمەوە جاریشکە ناتوان بگەڕێمەوە بۆ قۆناغی منداڵی یەک جار من مناڵە بموت منداڵیەتی ئەزمونەکەم ئەگەر بیکەم لە کۆمەلگەکانی ئەوەی باسمان کرد وەک ئێمە حتا ڕێگەی ئەزمونکردنی قۆناغی منداڵیش نادنێ وێزگا شتێکە منزڵێکە تۆ لەم وێزگەوە ئەچی بۆ وێزگەیەکی دیکە باش نییە لە وێزگەی هاونیشتیمانی بوونەوە لە هەولێر ئەڕۆی ئەچی لە ئەڵمانیا دەبی بە پەنابەر ئەمە وێزگەیەکی ژیانە وایە دوای ئەوەی ئەزمونێک لەوێ فێر دەبی خوێندنێک تەواوەکەی ئیشێک دێوە بۆ ئێرە یعنی ئەگەڕێیتەوە بۆ هەمان وێزگە لە قۆناغدا تۆ ناتوانانی قۆناغەکە بگەڕێتەوە بۆ قۆناغی پێشوو ئێمە کە ئەچینە قۆناغی گەنجێتیەوە ئیتر بەرەو پیربوون ئەڕۆین لە پیریە و ناتوانین جاریشکە ببیتەوە بە گەنجەکەی جارە بەڵام لە وێزگەدا وێزگەکان بۆ کیەکە گۆ ئەو منزڵانن کە تۆ ئەتوانی بیان بڕی و بشگەڕێتەوە بۆ منزڵی پێشووتر چونکە تۆ هەمیشە پێویستە بێ زیاتر لە خۆت تێ بگەی مەسەلەن تۆ لە وێزگەیەکەوە لە وێزگەیەکەوە کە چێشپەرست بووی تەنیا بیر لە خۆشی و چێژی تایبەتی خۆت کردوتەوە ئەڕۆی بۆ وێزگەیە کە وردە وردە ئەبی بە کەسێکی کۆمەڵایەتی اینجا بیر لەوەکەیتەوە کە دەست لە ژیانە چێشپەرستی هەڵگری و بچیتە ژێر ڕتمی بۆ نمونە قانونی یاساوە هاوسەرگیریەکەی تۆ کە هاوسەرگیریەکەی ناچاری ببی بە دراوسەکانت کە بووی بە دراوسەکانت فێرە بی کە شەوانە لە سەعات دوای دەوە دەنگەدەنگی زۆر نەکەی یاخود بە هیچ شێوە نەبی تەمایی زویربوون و ئیزعاجکردنی هاوسەکانت قانون ئەنجا قانونێک واکە کە ئێمە
وردە پەروەردە ئەبین لەو کۆمەڵگایەوە ئیتر ئەڕۆین بۆ ویزگەی تر دوا ویزگە لای کێکە گۆ ویزگەیەکی ئیماندارانێ کەواتە بۆەوەی کە وێزگەکانی ژیان زۆر گرنگە یەکەم چێژپەرستیە بەڵێ دوام وێزگە چ بوو ببوورە ئەگەر لە بیرم بێ وێزگەی پێش ئەوە وێزگەی ترمان هەیە پێڵێ من ناوم ناوە هەڕەمەکی ئینسانی هەڕەمەک ئەمە پێش چێژپەرست دەڵێ ئینسانی هەڕەمەک ئەزانی چیەیە هیچ ئاگاییەکی بەرامبەر بەبوونی خۆی نییە هەمیشە وا ڕەفتارەکە کە ئەوانی تر ڕازی بکە کەسیش بە تەواوی لێ ڕازی نابێ بۆیە سەرگەردانێکە وەکو لە سوپای کۆماری ئیسلامیە شتێکمان هەبوو پیانە و بەسیج بەڵێ بەسیجەکانەوان و بەسەر ئەلغامەکانە ئەڕۆیشتن بە نیەتی ئەوەی کە کلیلی بەهەشتیان دراوەتێ و ئەچنە بەهشت بەسیج یا ئەم جۆرە مرۆڤی هەڕەمەشی بەڕاستی ئاگایی بەرامبەر ببوونی خۆی نییە لەو بێ ئاگاییەدایە کە هەموو شتێک دەکات لە پێداوی ڕازیکردنی ئەوانی ترا بەڵام خۆی قەت ڕازی نابێت ئەمە قۆناغێکە هەموو ئینسانێک لە هەموو دنیادا پێدا تێپەڕە بێ ئێمە هەمومان نوعێک لە جێلیەتی مرۆیمان ئەزمون کردووە ئەگەر ئەو شەیە بزن بێئەدەبی نەبێ دوای ئەمە تۆ ئەبی بە چێژپەرست وردە چێژ لەو شتانە ئەبینی کە چێژ پێبەخشن چێژپەرستی ئەبێتە مەرکەزیان چەقی ژیان بەڵێ ئەبێتە چەقی ژیان تۆ ئیتر ئەبیتە عەبدی چێژەکانی کە لە شتە جیاوازەکان وەریەگری بۆ ئەوەی بۆ نمونە خواردنەوە دەستکەوێت دزی بۆ ئەەکەی بۆ درۆی بۆ ئەەکەی بەس بۆ ئەوەی پارەت دەستکەوت بچی بیدەی بە شەراب و بیخۆیتەوە ینی قۆناغی چێژپەرستی قۆناغێکی سەرووی هەڕەمەچیە ئینسانی هەڕەمەچی بەڵام چکار لە ئەوەی تر بەس بیر لە هەموو کەسێکاتەوە لە ڕازیکردنی هەموو کەس بەڵام بیر لە ڕازیکردنی خۆی ناکاتەوە مرۆڤی چێژپەرست تەنیا شتێک بیری لێکاتەوە ڕازیکردنی خۆیەتی بەڵام هەر کاتێک بە چێژێگەگا بێتاقەت دەبێت لێی ئەنجا هەوڵەدا بۆ چێژێکی تر زۆربەمان ئێمە لە دنیادا زۆربەی مرۆڤەکان ئەم چێژپەرستیە نیزاڵە بێ بەسەر ئەبێتە وێزگەیەکی زۆر دوور و درێژ لە عومریە تا سەری خۆی لەسەرداانێ دوای ئەوە بێتە وێزگەیەکی ترکە ئەو ناوی ناوە ئیتیکی ینی بڵێن لەوێدا بڵێ بۆ نمونە لەوێدا ئێمە وەکووتم ئەبینە مرۆڤێکی کۆمەڵایەتی یاسا و نەرێتی ئەو کۆمەلگایە تا ئەندازێکی زۆر جێبەجێەکەین ئاسوودە ئەبین لە ناو خێزانی خۆمانە هەوڵ ئەدەین پیشەکەمان لە دەست دەرنەچێ هەوڵ ئەدەین ئابڕوومان نەچێ لە کۆمەلگاکەیە عیزەتی نەفسمان بپارێزین دۆست و ئاشنا و هاوڕێمان هەبێ ئەمە وێزگەیەکی ئەتوان بڵێم ئەو وەکو بڵین زۆر کۆمەڵایەتیانێ ئینسان چۆن دەبێتە کوڕی کۆمەلگاکەی خۆی یا مرۆڤی کۆمەلگاکەی خۆی بەس وێزگەیەکی تریشمان هەیە کە دوای ئەمەیە ئەو پێڵێ وێزگەی ئاینی یاخۆ با بڵێن ئیمان ئەو ئەڵێ هەموو کەس ئەتوانێ بگاتە ئەو وێزگەی بەڵام کەم کەس ئەتوانن پێی بگەن یعنی زەحمەتە ناتوانم بڵێم چێن ئەوانە حتمما ئەوانە نین کە بەردەوام بە ناوی دینەوە قساکەن ئەڵێم هیچ بەرزنیەوە بێ ئەو کەسەی کە بە ناوی دینەوە قساکە مەرجنیە بگاتە حاڵەتی ئیمان چونکە ئەوە نمونەی کەسانێکی ئەوێ کە ئیمان لە ناخیاندا ئەوەندە قوڵ بێ کە لە پێناویدا هەموو شتێک بکەن بەبێەوەی پرسیار بکەن هەر کاتێ مرۆڤ پرسیاری کرد ناتوانێت ئیماندارێکی ڕاستەقی نەبێ ئەو حەزرەتی ئیبراهیم ئەکا بە نمونەی ئیمانداران چونکە ئەڵێ خوددا هاتە خەوی پێی گوت بڕۆ سمایل یا ئیسحاقی کوڕت لەسەر چێوی مۆریا سەر ببڕە بیکە بە قوربانی ئەڵێ بەیانی هەستا خۆی حازر کرد وڵاخیان بار کرد و دەستی ئیسمایلی کوڕیا ئیسحاقی گرت تەمەن سمایل ڕیوایەتە قورئانیەکەیە ئیسحاق ڕیواتە بڵێن ئینجیل و تەوراتێکەیە ئەڵێ بەبێ ئەوەی کە قسە بکە بە درێژایی ئەو سێ ڕۆژە بە ڕێگاوە بوو تا گەیشتە چێوی مۆریا هیچ قسەی نەکرد بەڵام ئەشێ زۆر بیریشی کردبێتەوە بەس شکی لەوە نەبوو ئەو دەبێ بچێ ئەم کارە بکات چونکە خوددا پێی کتووە کەواتە نمونەی مرۆڤی ئیماندار ئەو کەسەیەکە
باز هەڵدەداتە خوارەوە لە خەرەندێکەوە بەبێ ئەوەی ترسی هەبێ کە چی بەسەر دێ. ئەو نمونەی کەسێکە دۆزێتەوە کە لە سژنا بوو بیستبووی پێش ئەو سژنێک ڕای کردووە لەو سژنە لەو زیندانە. پیاوێکی بە تەمەن هەبوو کتی تۆ ئەتەوێ ڕاکەی لەم زیندانە ئەمە کیەکە گۆ باسیەکە ئەڵێ بەڵێ ئەڵێ دەباشە خۆ ئەوەی پێشووتر بازی هەڵدا لەسەر دیوارەکەەوە بۆ دیواری ئەو بەر لەو دیو سەکۆیەکە بوو چووە سەر سەکۆکە و بۆ ڕزگاری بوو ئەگەرەتەوێت تۆش وا بکەیت. ئەم وای کرد بەڵام لە کاتی باسەڵدانەکە پەتێکی لە خۆی بەست بوو گوریسێک بۆیی کە ئەگەر کەوتە خوارەوە ئەگەر نەگەیش بە سەکۆکە و دیوارەکەی ئەو بەر ئەوە ژیانی پارێزراو بێ بەڵام نەیتوانی. هاتەوە بۆ لای پیاوە بە ئەزمونونەکە لە ناو سژنەکە کوتی من هەوڵم دابەز نەمتوانی. کوتی ئەخر تۆ ئەو کەسەی پێش تۆ هیچ پەتێکی بە خۆی هین نەکرد تەنیا خۆی هەڵدا و خۆی ڕزگار کرد بەو شێوەیە. تۆ ترسێکت هەرتیاماوە کە ئەکەویە خوارەوە مانایە تۆ ئیمان قایم نییە بەو هەنگاوی کە ئینی بۆیە ئەبێ ئیش لەسەر خۆت بکەیت. کیەکە گۆڵێ هەموو ئینسانێک بۆ هەر بڕیارێک ئەبێ بە چاوی نوقاوەوە ئەو بڕیارە بدەی و نەتیجەکەشی تەحمل بکەیت. بەمە تۆ بوونی خۆت ئەسەلمێنی بەمە تۆ ئیسپاتی ئەەکەی کە ئیمانت بەم بوونەی خۆ هەیە. بۆیە ئیمان لای سۆرنکێکەگە تەنیا ئیمان یا ئایدۆلۆژیای ئاینی ناگرێتەوە یەکێک لە ئاینەکان. مرۆڤی ئاینی لای کێکەگۆ ئەو مرۆڤەیە کە بە سووربوونەوە بە قەناعەتی تەواو ئەو بڕیارانەدا ئەدا کە ئەیدا و بە باشی ئەزانێ. ئەم وێزگەیە ئەڵێ هەموو کەسێک ئەڵێ هیچ جیاوازی نیە لە بینی فەقیر و هەژار دەوڵەمەند و هین. لەوانەیە کەسێک کە لە دوای کەسابەتێکی زۆر بە دوای عەربانەکەیە دووسێ خەیار و تەماتە ئەباتەوە ماڵەوە ئەمە ئیماندارە ڕاستەقینەکە بێت. ئێمە نازانین ئیمان بەوە نییە تۆ نمایشی دینداری بکەیت. ڕێلیجن لەگەڵ ینی بڵین ئاین ینی مەراسیمی دینی پەیوەندی بە ئیمانەوە نییە بە هیچ شێوێ پەیوەندی بە دین وەک خۆی نییە. دین یا ئیمان ئەو شتەیە کە لە ناخی تۆدایە و هەر یەکە لە ئێمە ئیمانێکی تایبەتی خۆمان هەیە و ئەبێت هەوڵ بدەین پێی بکەین و ئەم ئیمانەیە کە تۆ لە ناو ئەم ناخی خۆتدا هەم ویژدانی خۆت بۆ ئەدۆزرێتەوە و هەم خودای خۆشت ئەدۆزیەوە کەواتە بە پێکی یەکە گۆ خوددا یەک بیچمی نییە بە هیچ شێوەیەش ئەو خوددایانیە کە لە ناو ئاینەکاندایە. باش نییە؟ خوددا لە ناخی هەر یەکێک لە مرۆڤ تاکە کەسەکاندایە کاتێک کە خۆیان هەڵدەبژێرن کاتێک کە بوێریان هەیە وەکو حەزرەتی ئیبراهیم بڕیار دەدەن ئەو کارە بکەن کە خوددا پێ کردو. ئەو کاتە ئەو ئەتوانێت چی بکات؟ ئەتوانێت ببێ بەو کەسەی کە خۆی ئەبێتە خودایەتی لە خۆیدا ئەدۆزێتەوە. دکتۆر من دوو خاڵ لەو تێگەشتنە وەرم یەکەمیان ئایا بە جۆرێک ئەتوانین بڵێن کێکەگۆ وەحدەت وجودیە؟ ناتوانین بڵین دەریکەین چونکە ئەو لە گفتوگۆیەکدایە لەگەڵ هەموو ئەوانەی کە بڕوایان بە یەکایەتی یا یەکێتی بوون هەیە. ئەجا ئەمە لە نەریەتی عیرفانی غەربی و خۆرە ئاوایی و نەریەتی عیرفان و تەسەوفی مسلمانان و غەیرە مسلمانان شوکە لە هیندستانی شەمانە لە چین و یابانی شەمانە لە کوردستانیش ئێمە نەرێتێکی عیرفانی زۆر دێرینەمان هەیە کە لە میتراییەکانەوە دێتە خوارەوە بۆ حتا ئاینەکانی وەکو یارسان و ئەمانە و ئەم جۆرە بیرکردنەوەیش کاریگەریان لەسەر فەلسفەی یۆنانی و لەسەر فەلسفەی غەربیش کردووە. واتە پردێک هەیە ڕایەڵێک هەیە میترائیزم ئەبەستێتەوە بە فەلسفەی یۆنانی لای پلاتۆ بۆ نمونە دوایی ئەپەڕێتەوە بۆ یۆنان ئەپەڕێتەوە بۆ مەسیحیەت ئەپەڕێتەوە بۆ ئەوروپا. ئەتوان بڵێم کوردیش سەهمی چکە جۆری بیرکردنەوەی کورد بۆ نمونە لە یارساندا بەڕاستی زۆر نزیکە لەم بیرکردنەوەی کەسێکی وەکو کیەکەگۆ لێش تێک نەچێ مەحوی بۆ خۆی یەکێک بووە لەوانەی کە لە یارسانەوە زۆر نزیک بووە. واتە عیرفانی مەحوی عیرفانێکی عەرەبی نییە
عیرفانێکی تەواو عەرەبیانەی ئەوە نییە بەڵکو عیرفانێکی کوردیە مەحوی لە دوور و درێژترین قەسیدەی خۆیدا کە باز لە خوداکە لە یەزدانەکە لە بینایی چاوان باش نییە ئەو زۆر بە ڕوونی کوردیانە بیر لە خوداکاتەوە من لە چەندین دێڕی ئەو قەسیدێدا ئەو شتم پیادۆزیوەتەوە دکتۆر گیان بەڕێزت هەمیشە ئاماژە بەوە دەکەی کە کێکیگۆ فەلسەفەکەی ڕەبتە بە ژیانی ڕۆژانەوە ینی ئەوەندا سیستەماتیک نیە بەڵکو دژە سیستەمە ئێمە لە ئەڵقی ڕابردوو باسی هێگڵمان کرد کە بۆ هێگڵ ڕەت دەکاتەوە لەبەرەوەی هێگڵ سیستەمی بوو ئەو کێکیگۆ دژە سیستەمە ئەمەوێ پرسیارەکەی من ئەوەیە ئەو سوودە چ بووە کە کێکیگۆ لە پەیوەندی لەگەڵ باوکیا وەرگرتووە لە بۆ فەلسەفەکەی خۆی لەگەڵ خۆشەویستەکەی خۆی ئایا ئەمانە چۆن کاریگەریان هەبووە لەسەر فەلسەفەکەی کێکیگۆ جارێ با بۆ بیدەر و بەردەنگەکانت بەڵێ مەسئلەی سیستەم ڕوونکەینەوە دژە سیستەم چییە سیستەم چییە کێکیگۆ پێی وابوو هیگڵ لە مێشکی خۆیدا بە زمان ئەو دنیای دروست کردووە ئەو دنیای دروستەکە کە خۆی مەبەستێتی واتە دنیایەکی لە ناو ئایدیا و بیرۆکەدا تێگەیشتێک لە دنیا ئەخەمڵێنێ ئەڵێ ئەم تێگەیشتنە تێگەیشتێکی ناواقعیە پەیوەندی بە ئینسانی واقعیەوە نییە ئێمە لە ناو بوون و ژیانێک داین ئینسانی واقعی تێدان نەک مرۆڤی ئایدیاڵی لە ئاسمانەکانی تر بژین بۆیە هیگڵ بۆ خۆی قەسرێکی دروست دەکرد بەڵام بەداخەوە لە کەلاوەیە کاژیە مەبەستی ئەو بکە بیرڕای زۆر جوانی خستە ڕوو بەس هیچی ڕەبتی نەبووە و ژیانەی کە بۆ خۆی تیاژیە مەسەلەی دژە سیستەم ئەوەیە کە تۆ وەک فەیلسوفێک فەلسەفەی ئەوروپی ئەبێ دەست لەوە هەڵگرێ هەر بیرۆکە دابهێنێ و سیستەم دابێنێ و یۆتۆپیا دابێنێ بەڵکو پێویستە سەرۆکاری فەلسەفە پێویستە هاودەم و هاوخەمی ئینسان بێ کە لە واقعی تایبەتی ئاژی فەلسەفە تەنیا بیرۆکە دروستکردن و سیستەم دروستکردن و ئەمانە نییە بەڵکو ئەبێ ڕەبت و پەیوەندی هەبێ بە واقعێکی ئینسانی کۆنکرێتەوە مەلموسەوە باش نییە ئەمە ئەو لەم ڕوانگەیەوە کێکیگۆ پەیوەندیەکی تا بڵێ باشی لەگەڵ باوکیا هەبوو تەمەن سەرچاوەکان پێمانەڵێن باوکی زۆر خراپ بوو هیچ وان نییە یاداشتەکانی کێکیگۆ سەرچاوێکی زۆر باشن دەربارەی باوکی قسەمان بۆکە بڵێ لەگەڵ باوکمە یاریمان زۆرێ کرد ڕائەکشاین پێکەوە باوکم میگوت تۆ خەیاڵ بکەرەوە لە کۆپنهاگن چوینەتە دەرەوە و بڕۆرە ناو قەسرێکەوە بۆم وەسفکە ئەڵێ منیش وامە کرد باوکیشم ئەنجا بە هەمان شێوە خۆی سەفەریە کرد بۆ شوێن و بۆی بازەکردم ئەڵێ ئێمە خۆشترین یاری بوو ئەم خەیاڵکردنەوەیە وای کرد کە من خەیاڵم زۆر ینی خەیاڵ ببێتە بەشێکی زۆر گەورە لە بیرکردنەوەی من ئەمە خاڵێکی زۆر جەوهەری بوو کە ئەو لە باوکیەوە فێر بوو و دەریژەکەوێت کە ئەم باوکە لە ڕووی بایۆلۆجیەوە ڕنگ بێ هەندێک تایبەتمەندی خۆی هەبووە مەسەن تووڕێی خۆی زۆر بە ئیمان بووە و ینی ئیمانێکی بڵین کەنیسەیی کە کێکیگۆ بڕوای پێ نییە کێکیگۆ نە بڕوای بە قسەی قەشەکان هەیە نە بە ئیمانداری کەنیسە هەیە وەکو وتم ئەو خوددا ئەهێنێتە ناو دەرونی ئینسان خۆیەوە جا لەو حاڵتا تۆ پێویستە بۆ نییە بچیت بۆ کەنیسە و پەرزگا تۆ ئەبێ لەگەڵ خۆتدا دایمە لە گفتوگۆ دابی خودای تۆ خودای دەروونەکەی تۆیە خودای ناو ئێرە ئەوێ نییە ئەمە خاڵێکی جەوهەری بوو کە ئەو دەرەکەوێ ئەو سەرچاوانەی کە باز لە پەیوەندی کێکیگۆ و باوکیەکەن ئەم سەرچاوانە بە بەراورد بەوەی خۆی نووسیوەتی لەو بارەیەوە دوو کتێبی پێشکەش بە باوکی خۆی کردووە بۆمان دەرەکەوێ باوکی پیاوێکی زۆر میهرەبان بووە حاڵاتی تایبەتی خۆی هەبووە لە ڕووی دینداریەوە تون بووە بەڵام لە کۆتایی باوکێکی باش بووە باوکێکی میهرەبان بووە فێری کردووە گفتوگۆی هەبووە لەگەڵ فەیلسوف و ئەهلی فکرا لەو سەردەمە داوەتی کردوون پیاوێکی دەوڵەمەند بووە ڕێگەی داوە کچەکانی بچنە دەرەوە بۆ بازار ینی ڕێگری نەکردووە لەو کاتەیە کۆمەڵگەی کۆپنهاگن زۆر سونەتی و داخراو بوو بەڵام ئەو لەو ڕۆژەوە ینی پیاوێکی کراوە بووە قەت لە ماڵدا کارەکەریان نەبووە ینی ئیمانی بەوە نەبووە کێکیگۆ کە
ڕێگینا یا ڕێجینا ئولسن دەناسێ تەمەنی خۆی وابزان 25 یا 26 ساڵە ئەو تەمەنی 19 ساڵە پێش تەواوکردنی زانکۆ ئەم ڕووداوە ڕوئەدا لە ماڵی خانمێک کە کیەکە گۆ بە گەنجی هاوڕێی یەکێ لە کوڕەکانی ئەو خانمێ و سێ کچیشی هەن ئەم خۆی چاوی لەسەر یەکێ لە کچەکانی ئەو خانمە بووە بەڵام لە سەفەرێکیا بۆ ماڵی ئەوان ئەم ڕێگینایە ئەناسێ و حەزی لێکە دوای ماوەیەک ئیتر ئەچێتە داخوازی بەپەلا ئەچێتە بەردەمی ماڵەکان و لە بەردەمی ماڵەکانە ئەڵێ من هاتووم بۆ لای تۆ ئەویژەڵێ ماڵەوە کەسی لێ نییە کیەکە گۆ وازانەیە کە ئەڵێ ماڵەوە کەسی لێ نییە یعنی فەرم و وەرە ژوورەوە کچە ئەڕواتە ژوورەوە ئەمیش ڕێک لە شپرزەی خۆی ئەچێت لەگەڵیا و دیاری بۆ بردووە نۆتەی پیانۆژەن بۆ ئەم خانمە ئەویش ئەوەی دەفتەری نۆتەشتی بۆ بردووە بە دیاری ئیتر ئەوش مۆسیقای بۆ لێدا و ئەم لە تووڕە ئەبێ ینی بەنەوەی لە ناڕزای دەربڕێ ئەڵێ من هاتووم بۆ لای تۆ نهاتووم بۆ گوێ لە مۆسیقا بگرم من تۆم ئەوێ ئیتر ئەمە سەرەتایی با بڵین ئەو دەست پێشخەریە ئەبێ کە خۆشەویستێکی جەهەنەمی بە دوایە دێ و یەکسەر دوای ئەوە چێ بە باوکی شێڵێ بە باوکی کچە لە دائیرەکەی خۆی بارحاڵ شتەکە پێک دێ بەڵام پاش کەمتر لە ساڵێک و چەند مانگ کیەکە گۆ پەشم هەر کە دێتەوە ماڵەوە ئەو شەوە لە یاداشتیشیان و سوێتی ئەڵێ ئەمڕۆ ئاوا و ئاوە ڕوویدا بەڵام کەم هەر هاتمە دەر پەشێمانم لەو کارە باش نییە بۆ بیرەکاتەوە ئەڵێ من ئەرچێکی ترم لەسرە ئەو ئەرکەی لەسەرما ژیانە لە ناو فەلسەفەکەمدا من خۆم ڕخنەیەکی زۆرم لەو فەیلسوفانە گرتووە کە قسەیەکەکەن بەڵام بە نوعیشتر ئەژین من نابێت لە بیرروڕاکانی خۆم لا بدەم من کەسێکم خۆم بۆ خزمەتی ئەو ئیمانەی خۆم تەرخان کردووە فەیلسوفێکی باوەڕدارە بۆیە ناکرێ من لە ناو ژیانێکا بم کە بڵین وەکو هەر کەسێکی تر بێت بۆیە ئیتر لەم خانمە جیابێتەوە تەبان ئەمە سەرەتای ئەتوان بڵم یارمەتی دەریەبێ بۆ ئەم هەموو کۆژانە تەحملەکە لە پێناوی ڕازگۆ بێ لەگەڵ بیرروڕاکانی خۆیدا و ئەم خانمەش لەگەڵ یا تەمان لە پێشەوە ناڕزایەتێکی زۆر دەرەبڕێ بەڵام لە دوایە وردە وردە تێئەگەن کە ئەمانە بۆ یەک نابن کیەکە گۆ نایە ببێتە ڕێگر لە بەردەم ژیانێکی ئاسایی خانمێکدا کە لە خۆی بچووکتریشە بۆیە بۆ ئاخر جار یەکتری ماجەکەن و ماڵاوایی لە یەکترەکەن لە ناو سەرچاوەکانە ئەمەش بەغەڵت هاتووە ئەڵێ ئەمە کیەکە گۆ خیانەتی لێ کرد و وای کرد و بەس کە ئێماچی ناو یاداشتەکانی خۆیەوە و دوای یاداشتەکان و گفتوگۆکانی لەگەڵ ڕێگینا ئولسن کراون بۆمان دەرەکەوێت نەخێر ئەمان بە ڕەزامەندی هەردوو لا لە یەکتر جیابوونەوە و پاش ئەوەش کە ئەو شووە کاتەوە هێشتا کۆمەڵێ نامەی بۆ ئەنێرێ و وەسێتیژەکە هەرچی لە دارایی کە بۆی ماوەتەوە بدرێت بە ئەو و ئەو نامانە هەندێکیان ماون منیش دە نامایانم لێ کردووە بە کوردی ئەمانە هەمووی چیمان پێڵێ پێمانەڵێ کیەکە گۆ فەلسەفەکەی لە ئەفکار و کتێبەوە نەهێناوە لە ژیانێکی واقعیەوە هێناوە خۆی تیاژیاوە ڕازگۆیانە باجەکەیشی داوە هەر شتێکی اختیار کردبێ تەحملی نەتیجەکەی تریش کردووە و باجەکەی داوە و بەم شێوەش بۆتە دامەزرێنەری فەلسەفەی وجود خۆت بوون ناسی دکتۆر گیان کە ئەم فەلسەفەیەکە خۆی لە پێش خۆی جیا دەکاتەوە کیەکە گۆ خۆی ئەڵێ فەلسەفە ئیشی ئەوە بوو سیستەم دروستکا و نیزامی فەلسەفی دروستکە وەکو هێشی من ئەوەیە ئەو ژیانەی کە ئینسان ئەژی فەلسەفەیەکی لێەوە دروست بکەم و ئەو کارەشی کرد دکتۆر گیان یەکێک لە کۆڵەگە سەرەکیەکانی بووناسی با ئەو هاویڵین بووناسی پرسی شپرزەی و ئازادیە خۆی بەڕێستان تەبعاً باشتر دەزانن کە خودی تەبعاً نەک بووناسی دوای ئەوەی کە کامۆ و سارتر و ئەوانە وەکو ئێگزیستانسیالیست کە دێن ئەمانە ئانتیتێزی مارکسی بوونە معنی مارکسیزم بوونە لەبەرەوەی لە مارکسیزم ئێمە جەبری تاریخمان هەبووە و دوای ئەوە ئێگزیستانسیالیزم پرسی ئازادی دێنتە گۆڕێ و ئینسان لە کۆتوبەندی تاریخ مێژوو ڕزگارەکە
کێکێگۆ یەکێک لەو پرس و بابەتانەی کە کێگۆ زۆر قسەی لەسەر کردووە شپرزەیە و کە ئەم شپرزەیە لەگەڵ ئازادی ئینسانە ئەمەوێ ئازادی هەڵبژاردن تەبعا پرسیارەکەی من ئەمەیە ئەم ئازادی لە هەڵبژاردنە چۆن ئەو شپرزەیە بەرهەم دێنێ نازانم ئەتوانین وا سادەی بکەینەوە کە بۆ تەماشاکەرانی پۆدکاستەکەی تۆ ئاسان بێیان نەبەس من هەوڵی خۆمەدەم ئەم بابەتە بابەتێکی ئاسان نییە بەڵێ کورسە ئەگەر بمەوێ زۆر بەڕوونی قسە بۆ جەناب بکەم ئێمە بۆ ئەوەی لە شپرزەی تێبگەین پێویستە ترس پێناسە بکەین بەڵێ کێکە گۆ بۆ خۆی جیاوازی دەکات لە بینی ترس لەگەڵ ئەو پێڵێ فخۆیت یعنی ترس لەگەڵ ئانگست یعنی شپرزەی باشە ئەڵێ ترس هەمیشە ترسە لە شتێکی دەستنیشانکراو لە دنیای واقعیدا واتە تۆ لە بەرزایی دەترسی لە تاریشی دەترسی لە سواربوونی فڕۆکە ئەترسی لە چوونە سەر شاخێک ئەترسی نازانم ترس لە شتێکی واقعی لە دەرەوەی ئێمە بەڵێ ترس حاڵەتێکی دۆخێکی دەرونیە لە ئێمەدا سەر هەڵدەدا وەختێک لە واقعدا ڕوبەڕووش سەرچاوی ترسەکەمان دەبینەوە باشە ئەمە بەڵام شپرزەیی شتێک نییە لە واقعدا هەبێ هەر نییە شپرزەیی هیچە بەس ئەم هیچە هاندەرە بۆ ئەوەی کە تۆ هەنگاو بدەیت شپرزەیی بریتە لە دۆخێکی وجودی ئینسان هەموو ئینسانێک بە بەردەوامی شپرزەیە بە بەردەوامی شپرزەیی لەگەڵە چونکە تۆ هەمیشە لە بەردەم ئازادی هەڵبژاردنای وام ئازادیە شپرزەی دروستەکە ئەم ئازادیە تۆ ئەخاتە دۆخێکەوە کە بەردەوام هەڵبژێریت تۆ ئازادی لە هەڵبژاردن بەڵام دۆخی هەڵبژاردن ساتەوەختی هەڵبژاردن شپرزەت دەکا چونکە ناچارت دەکا واز لەم ساتەوەختە بێنی و هەنگاو بخەیتە هەنگاو بنەی بۆی بچیتە ناو ئەوەی کە هێشتا نییە ئەو هیچەی کە سەرچاوی شپرزەی تۆیە تەنیا بەم ڕێگەیە تۆتوانی وجودی خۆت کامل بکەیت ئەنجا بۆیە ئەو شپرزەیە چییە؟ ئەو شپرزەیە ئەوەیە کە جەنابەت پێشمەرگەی هەموو جارێک ئاچی بۆ دەوام یا ئەچی بۆ شەڕ شپرزەی ئەوە توژە بێ ئی ئەوە ناکە ئەکوژرەی چونکە ناوەکە بەخۆتەوەی تۆ پێشمەرگەی بەڵام شپرزەیەکە لەوە سەر هەڵدەدا چارە نووسی خێزانەکەت چی بەسەر دێ منداڵەکان چۆن گەورە بن ئەکەونە بەردەستی کێ ئەمانە هیچیان نین کاکە سلێمان ها شپرزەی نییە ئێمە لە شتێک شپرزەین کرد نییە هیچە بەڵام وامان لێکا بیری لێ بکەینەوە وانە ئێمە شپرزەین لەوەی ئایا تۆ ئەم پۆدکاستت ئەگا بە بینەرەکانی خۆی ئەگا بە چەند هەزار بینەر حەقی خۆتە شپرزەبی لەو بارەیەوە ئەم شتە ئێستا نییە بەس لە داهاتووە بۆ دەرەکەوێت و زۆر حاڵە هەموو دۆخەکانی دۆخە ئینسانیەکانی ئێمە مەسەلەن تۆ تەوێ گەنجێگەوێ هاوسەرگیری بکە کچ بێ یا کوڕ ئازادە لە هاوسەرگیریکردن بەڵام ئەم ئازادیە تووشی شپرزەیەکە ئایا ئەم هاوسەرگیریە وا دێتەوە کە لە خەیاڵی خۆیدایە یان نە ئەو شتە لە داهاتوودا ڕوئەدا ئەوەی کە لە داهاتووە ڕوئەدا ئێستا نییە دائیمە شپرزەیی سەرچاوەکەی هیچە شتێکە کە نییە بەڵام دەبێتە هۆکاری شپرزەبوونی ئێمە و ئێمەش ئازادین کە هەنگاوی بۆ بنین ئەو ئازادیە شپرزەیەکەت بۆ دروستەکە شپرزەیەکەش بەرەو پێشەوە دەبا قەت حاڵەتێکی نەخۆشی نییە تەنیا ئەو کاتەی لێرە ترس حاڵەتێکی دەرونیە مرۆڤی ترساو لە ڕووی دەرونیەوە کێشەیەکی هەیە بڵێن ئەتوانین بڵێن نەخۆشە بەڵام شپرزەیی قەت نەخۆش ناخات تەنیا مەگەر هەنگاو نەنێی ئازادیەکەت بەکار نەهێنی
تەنیا لەو حاڵتەیە تۆ ئیتر لەو دۆخەیە ئەمێنیتەوە ئەم ساڵ خەریکم سیارەکەم تعمیرەکەمەوە ئەم ساڵ نازەم ژن بۆ کوڕەکەمێن و لەوێ سەفەرەکەم و تۆ یەک دنیا پرۆژەت هەیە بەڵام هیچیان ناگەێنی بە ئەنجام وەکو ئەوەیە تۆ ئاسکێک دەریاچەیەک بەست بێتی باشە ئاسکێک لەسەر دەریاچەکە بێوێ هەنگاو بنێ ناتوانێت هەر هەنگاوی ئەینێ ئەخزێتەوە جاریشتر بۆ ژێر خۆی وایە شپرزەی دەکا شپرزەی ئەمە دۆخی شپرزەی ئینسانە ئینسانێکە لە 100 ئاژلێ ئەکا بەڵام یەکیشان ناماڵێتەوە دوزار ئەوە شپرزەی یەکە پاڵنەرمانە شپرزەی پاڵنەرێکی زۆر باشە ئینسان نابێت لە شپرزەی بترسێ بەڵام نابێت زۆریش بمێنیتەوە تایدا بۆی لێت نەبێ بە واهیمە و ئەوەی کە پێڵێن مرۆڤی بڵین ماخۆلیا تووشی ماخۆلیان نەکا دکتۆر گیان ترس بەسرە چێ بەڵام بابەتێکی تر کێکی گۆ چەمکێکی هەیە بە ناوی مەرگەژی بەڵێ کە دۆخێکی ترسناکە یعنی مردن لە ناو ژیاندا ئەتوانی زیاتر ئەوەمان بۆ ڕوو ئێمە هەمە ئەم دۆخی شپرزەیە وەختێک کە تۆ زۆر تیامێنیەوە تۆ ئەژی بەڵام ژیانش هەبوو لە هەموو ساتە وەختێک وەکو مردنێک گوایە چکە ناتوانانی هەنگاو بدەی ناتوانانی بڕیار بدەی تۆ نابیتە خۆت نادۆزیەوە لەگەڵ خۆت ئاش نابیەوە گەورەترین دەردی مرۆڤ بۆ کیەکە گۆ و دوزار بۆ مەحوی ئەوەیە کە تۆ چۆن لە ناکەسەوە ببی بە کەس مەحویڵێ لە ناکەس کاریە خاکم بەسەر ڕۆی بە باعمرم کیەکە گۆ ئەڵێ تۆ تا لە ناکەسیەوە نەبی بە کەس و نەبی بە خۆت لەگەڵ خۆت ئاش نابیەوە بەڵێ کەواتە یعنی ئەو مەرگەژیە لە دەرەنجامی شپرزەی زۆرە بەڵێ لە ئەنجامی ئەوەی کە تۆ ناتوانی دۆخی نوێ قبول بکەی و لەو دۆخایە ئەمێنیتەوە بۆ نمونە کورد کە ناتوانێت سربەخۆ بێ سربەخۆی هەڵ نابژێرێ تۆ کورد هەموو شتێکەکات بەداخەوە بە زمانی ئەوی تر قسە ئەکا لەگەڵ ئەوی تر خۆیە گونجێنێ خۆی بۆ ئەوی تر بە بچووک سەیرەکە بەشداری غەمی ئەوی ترە باشیش ئەزانێ ئەوی تر ئەچەوسێنێتەوە وێرانت دەکا ئەنفالت دەکا ئەتوێنێتەوە ئەتکا بە قوڕقوشم بەڵام هێشتا ئەم یەکجار بەدەمی نایە بڵێ من ئەمەوێ خۆم بم من لە تۆ کەمتر نیم لە ئەدەبیاتی ئێمەدا ئەم شتە هەیە لای ئەحمەدی خانی ئەحمەدی خانی زۆر بە دەقیقی لە دیباچەی مەموزینە پێمانەڵێ کەس خەتابار نییە لەم دۆخەی کوردی تێکەوتووە ناخۆ ئێمە هیچ فەرقمان نییە لەگەڵ عەرەب و فارس و تورکە ئێمەی کرمانج ئێمەی کورد هیچ فەرقێکمان نییە بەڵام دیارە ئەم فەرقە لە ئەزەلەوە خوا دروستی کردووە ئەمما ژە ئەزەل خودێ وەسا کرد کەواتە ئەم تەشخیصە هەیە لە ناو ئەدەبیات و فکری ئێمەدا یاخو بۆ نمونە ینی ئەو تەشخیصەی کە ئێمە ئازادی هەڵیان سەر بەخۆی هەڵنابژێری بەڵێ تۆ هەست بە ئازادیەکە کردووە بەڵام خۆت هەڵ نەبژاردووە هەمیشە ئەوی ترت هەڵبژار ئەوە یەکێکە لە بەدبەختیەکانی ئینسانی کورد تا ئێستا چ لە بواری سیاسیات چ لە بواری ئیجتیماعیات چ لە هەموو ئێستا کاکە ئەو هەموو عەرەبە لە هەولێر هەیە ئەو هەموو کووردە بە عەرەبی قسە لەگەڵ عەرەب دەکات ناچاری ناکەی فێری کوردی ببێزانی واتە چی واتە تۆ هەمیشە واز لە خۆت دێنی تەسلیم بە ئەوی تر دەبی بۆ چۆتە ناو خوێنمانەوە و ئەمە کارەساتی گەورەی بۆ دروست کردویت کاکایەکیشی وەکو لە درێژەی ئەحمەدی خانیە کەسێکی کە هەستی بەم ئازادی و فەرق و جوداییە کرد شەرەفخانی بەدلیسیە شەرەفخان لە دایکێکی کووردە لە باوکێکی نازام فارسە چییە باشە لە ناو کۆشکی پاشایەتیا گەورە بوو لە ناو کتێبخانەیە گەورە بوو دوای ئەو هەموو ساڵە لە میرایەتی بڕیاریدا خۆی بێت چۆن بڕیاریدا خۆی بێت سەیری کرد مێژونووسانی عەرەب و فارس و تورک وەکو بولبول ئەمە لە پێشەکی شەرەفنامەدا ئەڵێ سەیرم کرد هەر کەسە لەم میلەتانەی دەوروبەری کورد وەکو بولبول بە میلەتی خۆیاندا هەڵدەڵێن و شاخی وایە و باڵی وایە بەڵام کەسیان باسی کورد ناکە ئەڵێ من بڕیارمدا ئەمنیش باسی کورد بکەم بۆیە مێژووی بنەماڵە کوردەکان
لە کۆنەوە تا سەردەمی خۆی ئەنووسێتەوە. ئەمە یعنی چی؟ یعنی شەرەفخان لە هەوڵدا بۆی اختیاری خۆی بکات. هەڵی بژارد. ئەزانی ئەمە زۆر مهمە ئێمە لێوەی فێربین. زۆر ئەم نمونانە لە شعری کوردیا تا دێتە سەردەمی نالی. تو حساب کە نالی ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە. لێرە خودی کوردی خەریکە دروست دەبێت بە مەفهومە کیەکە گۆی یەکەی وردە وردە ئەنجا ئەم خودە لە ناو مێژوودا سەر هەڵدەدا و دەنگ بەرزەکاتەوە، بەڵام هەمیشە چەپۆشێکی پیاکێشن ناهێڵن قسە بکات. ئێمە تەنیا لە ریفراندۆمدا توانیمان خۆمان بین. ریفراندۆم سەرەتای قبولکردنی ئازادی بوونە خودە لای کورد بە تێگەیشتنی کیەکە گۆ. چونکە لەوێدا تۆ کتت من جیاوازم، ماف و ئازادیش ئەوەشم هەیە، دەنگ بدەم بە ئازادیەکەی خۆم و لەو ئازادیدا من خۆم هەڵەبژێرم. بزانە بەڵام چیان لێ کرد؟ هەموو دوژمن و نەیارەکان یەکیان کرد بۆی ئەم خودە سەر هەڵنەدا. چونکە سەر هەڵدانی خودی کوردی مەترسێکی زۆرە بۆ ئەوانەی تا ئێستا بەهۆی جەنگ و توانەوە و لە ناوبردن و جینۆساید کوردیان لە قۆزاخە پێچاوە. کورد نامەیەکی یا ڕیسالەیەکی ئینسانی گەورەی پێ. کورد خۆی نەبەستێتەوە بە مەزهەبی داخراوە. کورد ئینسانێکە کە باوەشی بە ژیاندا کردووە. تۆ سیرکە لە بەرد و لە دار و لە ئاو و لە هەر شتێکی ئەم وڵاتایە ئەم کوردە داهێنانی خۆی کردووە و ژیاوە لە ناو پێویستیەکانی خۆی لە سروشتی وڵاتەکەی خۆی داهێناوە و پێویستی بۆ نەبووە بڕوا لە چین و لە ئێران و لەکوێ دەفر و قەڵەمبڕ و چەقۆ و نازانم چی خۆی بێنێ. هەر خۆی لە سروشتی وڵاتەکەی خۆی هەموو پێویستیەکانی خۆی دروست کردووە. بۆیە ئەتوانم بڵێ میلەتێکی داهێنەرە بە دەر لە هینی ناسیۆنالیستانە ئەوانە. تۆ سەیری مێژووی کوردکە بەکوێ داهاتوە، بەڵام چۆنیش توانیوێتی داهێنان لە ناو تراژیدیاوە دروست بکات. داهێنان، بەڵام بەداخەوە تا ئێستا نەیتوانیوە خۆی هەڵبژێرێت. ئەمە دەردێکی کوشندەی ئێمەیە و هوشیاری ئێمە بەرامبەر بە کوردمان یارمەتیمان دەدا کە خۆمان هەڵبژێرین. خۆت لە خەڵکی تر پێکەمتر نەبێ، زمانەکەی خۆت بەلاوە پیرۆز بێ، جوان بێ، هەروایشە نیشتیمانی خۆت خۆش بێ، ڕەمزەکانی خۆتت خۆش بێن. کاکە تۆ ناتوانی ڕقل لە ڕەمزەکانی خۆت بێ سوکایەتی بە سێمبوڵە نەتەوەییەکانی خۆت بکەی، هاودەنگ نەبی لەگەڵ شار و دەڤەرەکانی کوردستانە کە سنە لێ قەومێ سلێمانی هەولێرە بێ بۆی بێنە سەرجادە، چونکە ئەویش گوای کردووە بەرامبەر بە تۆ کە ڕۆژئاوا لەبەر دەم هێرشێکی گەورەی هاوپەیمان و ئەمریکا و حکوومەتی جۆلانیدایە کورد هەڵدەستێ. بزانە چ گۆڕانکاریەک ڕوویدا. کەواتە ئەمانە ئەو ساتە وەختانن ئێمە بۆ ئیسپاتی ئەو تیۆریەی کە هەر کات تۆ خۆتت هەڵبژارد سەرکوت دەکری. هەر کات تۆ خۆتت هەڵبژارد هیچ کە سەرکوت دەکرێت، بەڵام لەگەڵ خۆت ئاش دەبیەوە، ئەوی تر ناتوانێت بە ئاسانی پێت بوێری، ناچاری دەکەی قبوڵت بکات. ئێستا تۆ حساب کە مەسەلەن ئەگەر ئێمە لە هەموو شتێک هەستی هاوبەش ڕەمزە هاوبەشەکانمان مێژووی نەتەوەکەمان وەکو خەتی سوور تەماشا بکەین کەس پێمان ناوێرێ. بەس کاتێ تۆ بۆ خۆت بنچێ و بنکە و بنکەندی هەموو ڕەمزە مقدسەکانی خۆت دەکەی، سوکایەتیان پێەکەی، ئایان شکێنی قەبرەکانیان هەڵدەدەیەوە، لەم حاڵەتە تۆ نە ئەبێ خۆت نە کەسیش لێت دەترسێ و نە هیچ هێزێکی واشت دەبێکە ئەوانی تر ناچار بکەی ئاعترافت پێ بکەن. تا ئێستش ئێمە کە ئەڕۆینە برایم خەلیل لەو دی و پرزگەکەوە ئەبینە زەلیلی بەردەم جەندرمەیەکی تورک کە ئەچین بۆ ئێران بە هەمان شێوە پازدارێک ئەتوانێت لە هەر پێگەیەکدابی ئەتوانێت بترسێنێتەوە و بێڕێزی پێ بکە و ئەو بێڕێزیە تۆ هەستی پێەکەی وەکو کوردێک، ئەو ڕەنگ بێ ئەو مەبەستێتی ئەو بێڕێزیت پێ بکە.
بەڵام ئەوەی کە هەستی پێکە بەس کوردەکەیە هەزاری بۆ بە هەمان شێوە لە کاتێکە ئێمەمانتوانی لە دوای 2003ەوە من ناڵێمنەوە توێژیش لە دوای 2003ەوە تۆ خۆت هەڵبژاردوایە ئێستا حکوومەتی یەکگرتووی کوردستان دەبوو بەس ئێمە چیمان کرد حکوومەتی عێراقی تۆپیمان زیندوو کردەوە کە خاوەنی ئەنفال و جنۆساید و ئەنفالی بارزانیەکان و گەرمیان و یعنی سەردەشت و دار و بەرد لە کوردستانە تۆ چووی ئەم دەوڵەتت زیندوو کردەوە کە ئێستا موچەی مانگانت پێ ناڕێت دکتۆر گیان زۆر جوان ینی ئەمانە هەمووی پەیوەندی بە ئەم فەلسەفە و بۆچوونانەوە هەیەکە بڵێن لە ئەم دوو بیرمەندە ئەیخەنە ڕوو دکتۆر گیان من ینی زۆر جار خۆی زۆر جوان پێکاوتە زۆر جار ینی ناو خودی کۆمەلگاگەر سیر بکەیت تاکی ئێمە بە ئیرادە کراوەوە پێی وایە کە ئەگەر گۆڕانکاری بکرێت ئەوە لە دەرەوەی بوونی منە ئەتوانین گۆڕانکاری بکەین بەڵام کێکێگۆ دەمانگەڕێنتەوە بۆ بوونمان و دوجار وامان لێ کات کە ینی پێمان بڵێتن ئێمە دەتوانین لە ڕێگەی ئیرادەی خۆمانەوە گۆڕانکاری زۆر گەورە بکەین بڵێ ئەمە زۆر سیستەما سیاسی کۆمەڵایەتێکە ڕێگە بە مەبدا بڵێ سیستەمەکەی ئێمە ئێستا لە دۆخێکدایە کە ڕەفاهیەت و چێژی زۆر زیاتر زیندوو کردوتەوە لای مرۆڤی ئێمە ینی ئێمەی کردوتەوە بە چێشپەرست چێشپەرستی خۆی وێزگەی دووەمەکە وێزگەیەکە بڵێ ئینسان ئەتوانێت تێیپەڕێنێ بۆ ئەوەی کە لە خۆت نزیک بێ و خۆت هەڵبژێری و لەگەڵ خۆت ئاشبیەوە پێویستە تێیپەڕێنی بەمانایە تۆ هیچ چێژێک لە دنیا نەبینی بەڵام نابێت تۆ ببی بە عەبدی شێوەی چێژەکان دەگۆڕێ بەڵێ ئێستا چێژی ئەوەی کە تۆ لە هەڵبژاردن بەشداریەکەی بۆ دەنگدان بە کێشەی نەتەوایەتی خۆت وانە ئەوە چێژێکی زۆر گەورەیە پێویستی بە وشیارێکی بەرز هەیە دکتۆر گیان بە ئەگەر سیستەمەکە بڵێ لە ناو خۆیدا ئەوەندە چێشپەرستی و لەگەڵ یا ئەنانیەت و خۆپەرستی زیندوو نەکرداوە ئێستا ئێمە بەم حاڵشمانەوە زۆر زیاترمان پێئەکرا لە بەرامبەر نەیارەکانمانە وەک لەوەی کە ئێستا پێمانەکرێت بەداخەوە هوشیاری سیستەمەکەی ئێمە سیاست کۆمەلگاکەی ئێمە فێرت دەکاتەوە بەس بیر لە خۆت کەرەوە ئەنانی بە هیچ کێشەیەک بە ئی خۆت مەزانە بە بێڕێزی سەیری شارەکانی یەکتر بکە واتە مەبەستی بەڕێستەوەی کە ئێمە لە وێزگەی چێژپەرستیمانەوە و نەمانتوانیوە بەڵێ من ئەلبەتە ڕەنگاگە بگەڕینەوە دواوە ئێمە لە وێزگەی چێژپەرستی نەبین بەڵام لە 2023 بە دواوە ئەم چێژپەرستی لە ناوی مەزیندوو بوو دکتۆر بابچێت نێو کڕۆکی بابەتەکە ئەوەی کە وابزانام هەمومان حەزمان پێێتی کە قسەی لەسەر بکەین ئەویش خاڵە هاوبەشەکانی نێوان مەحوی و کێکی گۆیە لە ڕاستیدا لە چەند خاڵ هاوبەشن وڵای ئەگەر ڕێگەم بی بڵێ ئەو بەرگەم بیتێ ئەوی ئەوەی من کردومە هاوڕێزم من تەمان تۆ هەڵبژاردن دەکەی تۆ ناتوانانی مەسەن یعنی زانایەک بی ئیحاتت بە هەموو عیلمەکە هەبێ تۆ چەند شتێک هەڵبژێری من وا بزانم 15 یا 11 خاڵی هاوبەشم لە بینی کیەکە گۆ مەحویە بڵێ لە بەرجیەکەم باسی دنیای و جیهانبینی کیەکە گۆم کردووە بۆ ئەوەی لە بەرجی دووە مختێش شەرحی شێعرەکانی مەحویەکەم لەو 11 بەشەدا لەو 11 مەوریدەدا یعنی تۆ ئەو باگراوندت هەیە و باش تێگەی کە من مەبەستم چییە بڵێ ئەوەی کە بەلامەوە گرنگ بووە مەسەلەی بوون و هەبوو ئەو دووشتانە چی بوون چییە هەبوو چیە ئێمە هەمومان هەبووین بەڵام بوونی خۆمان دروستەکەین لە ناو بووندا باش نییە ئەوەی پێبزان پێدەڵێن ماهیەت و وجود ئیتر ئەتوانی ئەو زاراوانە هەمووی بەکاربێنی خاڵێکی تر مەسەلەی شپرزەیە ئەو کاتەی ئێمە لە نێوان کەس و ناکەسیدا دەمانەوەی هەنگایەک بنین لە ناکەسەوە ببین بە کەس وانە ناکەس لێرە دەلالەتی ئەو نییە خراپە بەڵکو ئەوەیە لە چێش پەرسیا ماوەتەوە تەماژیرە هیچ خودەکەی خۆی نەدۆزیتەوە پرسیارەتێک ناگرێتە ئەستۆی خۆی ئەمانە لایکیەکە گەو لای مەحوی پیانڕێ هێشتا تۆ نەبووی بە کەس کەواتە ناکەسی لە دۆخی ناکەسی دای بەڵام دۆخی کەسی دۆخی کەماڵە دۆخی وەرگرتنی بەرپرسیارەتیە دۆخی وەرگرتنی ئازادیە و ئیلاخری خاڵێکی ترکە من
هیشم لەسەر کردووە کیەکە گەۆ مەحوی زۆر باز لە بێدەنجی و خامۆشیەکە چەند گرنگە بۆ ئینسان لەگەڵ ناخی خۆی لە گفتوگۆدا بێ ئەمەش لە بێدەنجیدایە لە خامۆشیەکی ڕەها لەگەڵ ناخی خۆمان بە ئەندازەیەک کە نەک هەر گوێمان لە ترپەی دڵی خۆمان بێ بەڵکو گوێمان لە هاتوچۆی خوێن بێ بە دەمارەکانماندا ئەڵێ تەنیا لەم کاتەدایە تۆ ئەتوانی دەنجی ئیمان ببیستی ئەوەندە خاوێن ببیەوە لەو خامۆشیە ڕەهایەدا ئەڵێ بولبولێک دێت بە دیار چڵە گەرمێکەوە بێدەنگ ئەنیشێتەوە لەسەر چڵە گەرمێ ئەڵێ ئەم گفتوگۆیە لە گوڵێک بولبولێک دێ لەسەر لقی گوڵێک ئەنیشێتەوە بە درێژایی ماوەیەکی زۆر ئەڵێ ئێمە ئەمە لەمەوە فێر بین دەنگ لە هیچیانەوە نایە بەڵام لەگەڵ یەک لە گفتوگۆدا نەمدوانە کەواتە ئینسان پێویستی بەوەیە ئەو گفتوگۆ لەگەڵ باڵندەیەکەوە لەگەڵ گوڵێکە کە ناخی خۆیەتی کە جێگیرە لە گفتوگۆدا بێ بەڵام ژیان ئەڵێ وای لێ کردووی ناتوانین ئەم گفتوگۆی لەگەڵ خۆمان بکەین چکە ژیان پڕە لە پرزەیی پڕە لە ناخۆشی پڕە لە ڕێگری پڕە لە تەماعی جەستەیی ئینسان ناتوانێ بگەڕێتەوە بۆ ناخی خۆی و ئەمە کێشەیەکی گەورەی بوونە ئەجا دێنە سەر مەسەلەی حەقیقەت چییە بۆ مەحوی و بۆ کیەکە گۆ ڕاستی یا حەقیقەت بۆ کێگەوە ئەو شتەیە کە تۆ لە پێناویدا تا حەدیەوەی خۆت جانی خۆ دەبەخشی ڕاستی ئەو شتەیە کە ئێمە لە پێناویدا دەجەنجین و هەوڵی بۆ دەی ینی تعریفێکی تر هەڵناگرێ مەسەلەی مەرگ و نابوون زۆر شت هەن لە ناو نابوونان بوون چییە؟ بوون ئەو دۆخەیە کە هاتۆتە دەرکەوتووە بۆ ئێمە نابوون دەیان شتن کە ئێمە هەڵمان نەبژاردون وەکو وایە ئێمە لە بەردەم ڕووبارێک هابین ئەوە ئەنواعی شت بە ڕووبارەکە تێپەڕێ ئێمە هەڵدەسین ئا لەو ڕووبارە مەسەلەن قولاپەکەمان ماسیەک لەو نەوە عەدەگرێ ئەڵێ ئەمە دێتە ناو بوونەوە بەس زۆر شتی تر نایەنن لە عەدەم دانین یعنی بڵێن نەبووی مطلق نین لە نابووندان یعنی هێشتا نەهاتوونەتە بوونە یاخود هەڵمان نەبژاردووە هەڵمان نەبژاردووە ئەو شتانەی کە هەڵی دەبژێرین زۆر شتەیە هەڵی نابژێرین ئەوانە لە ناو نابووندان و ئینسان پێویستە بزانێ هەمیشە ئەگەری هەڵبژاردننی تر هەیە قەت ناگەی بە دۆخێکی ڕەها بۆمبەست هەمیشە ئەگەر و ئازادیت لە بەردەمدایە هیچ ناومێد مەبە تۆ ئەگەر شتێکت هەڵبژارد بەدڵن نەبوو تەحملی نەتیجەکەی بکە بەس هەڵبژاردنی تر زۆر لە بەردەمدات ئەم فەلسەفەی وجودە یعنی باوەشکردن بە ژیاندا یعنی ناومێد نەکردنی مرۆڤ کەچی لە سنەتی سەرچاوەکانی فەلسەفەی ئێگزیستانسیالیزمدا ڕێک بە پێچەوانەوە فەلسەفەی ڕەشبینی و ڕاکردنە لە ژیان و نازانم چی ئۆشتانە بەڵێ ئەجا دێنە سەر مەسلەی هەنووکە و هیوا ئێستا ئەم لەحزەیە چه هیوایەکی بۆ من تێدایە ئەوان زۆر قسان لەسەر ئەم بابەتە کردووە دێنە سەر مەسەر ئاوابوونی من و هەڵهاتنی ڕاستی چۆن ئێمە من لەکوێدا حلول دەکا لەگەڵ ئیمانی خۆی لەگەڵ خواکەی خۆیدا ئەو منەی ئێمە لەکوێ دەردەکەوێت لە چ ساتە وەختێکدا و دێنە سەر ئازار مەفهومی ڕەنج و ئازار بۆ کیەکە گۆ بۆ مەحوی دووشتی خراب نین ڕاستە ئێمە وەکو تاکە کەس ئازار دەچێژین ڕەنج دەچێژین زەحمەت دەچێژین کۆڵبەری دەکەین یعنی ژیان ئەمانەی تایە بەڵام ئەمە بە معنایانی خراپ بێ تۆ پێدەگەێنێ لە ناخدا فێرت دەکا ئەزمون فێرەبی لە ئەزمونونەکانەوە شت فێرەبی ئەنجا دێنە سەر مەسەلەی یەقین ئەوەی کە مطلقی خوار بەڕەهایی لەکوێ و چییە و سیفاتەکانی چین مەحوی زۆر جوان باسی کردووە هەروەها مەسەلەی پێغەمبەرایەتی یعنی چی لە شعرێکیدا بۆ پێغەمبەر نووسێتی بەس لێرە مەحوی تەواو کوردیانە بیر لە خوددا و بیر لە پێغەمبەرەکاتەوە واتە مەحویەکی داخراومان نییە مەحویەکمان نییە تەنیا بە پشتبەستن بە شریعەتێکی تایبەت ئەم کارە بکە بەڵکو مەحویەکمان هەیە زۆر کراوەیە
زمانی کوردی بەکارهێنێ بۆی کە مەدحی خوداکەی ناخی خۆی و پێغەمبەرەکەی ناخی خۆی پێ بکە و ئەمانە هەمویان مەحوی بە ئاراستەیەکی تەسەوفی وجودیا ئەبن کە لەگەڵ کێکە گۆ ئەکەوێتە ناو گفتوگۆیەکی هەمیشەیە و هەروەها مەرجیش بەتەشید مەرگ و ویژدان و بەسە ویژدان چییە بۆ کێکە گۆ ئەڵێ ویژدان دکتۆر ئەزانی بۆ پرسی مەرگ هێشتا زۆر گرینگە لەبەرەوەی ینی لایفستایل شێوە ژیانی مۆدرن ئێمە هەمومان بەدوای ئەو چێژپەرستی کە بەڕێز ئاماژەت پێ کردها ژیانێکی چێژپەرستانەمان هەیە و هەمیشە جەخت لەوە دەکرێت کە زۆر بیر لە مەرگ نەکەینەوە کێشەی چێژپەرستی بە دوایدا ئەنانیەت دێ نەکبوون بە تاکە کەس کێکە گۆ جیاوازیەکە لە بینی ئیندیڤیدوالیزم ئیگۆیزم یعنی ئیندیڤیدوالیزم یعنی تاکایەتی بوون بە تاکە کەس ئیندیڤیدویشن یعنی بوون بە خودی خۆت کە ئەمە بۆ زۆر مهمە بۆی باشە لەگەڵ ئەوەی کەوتمان خۆپەرستی یا بڵێن ئیگۆیزم کیەکە گۆ ئەڵێ شێوەژیانی ئێستا شێوەژیانێکە ئیگۆیزم و خۆپەرستیمان زیاترتیا ئەچێنێ کە مرۆڤ پێویستە خۆی لێ ڕزگارکە نەک بمانکە بە تاکە کەس یعنی ئیندیڤیدویشن بوون بە تاک یعنی بە خود بە تاکە کەس بەلای ئەوە زۆر زۆر مهمە وەک لە تاکگەرایی کە تاکگەرایی مەسەڵەن من پەیڕەوی لە ئەو شتانەکەم خۆم بڕوان پێێتی نا تۆ ئەتوانی ببی بە تاکە کەسێک ینی بە مفهومی ئیندیڤیدویشن لەگەڵ ئەوانی تریش بژی لە ئاشتی من ئەو چەمکەوا لێ تێگەیشتوم بوون بە خود واتە هوشیار بوون بەوەی کە تۆ ئازادی و بەرامبەر ئەمە ئازادە تۆ حەقی هەڵبژاردنت هەیە و کاتێک تۆ ئەم هوشیاریە وەرەگری هەمیشە بە هوشیارانە ئەو شتانە هەڵە بژێری کە لەگەڵ تۆ یەک دەگریتەوە ئەمە بوون بە خوددا من وای لێ تێگەشتم تێگەشتنی من تێگەشتنیشی ڕاستە جوانە جا من بە کورتی بۆت ورتری ژەکەمەوە لە هەر یەکێک لە ئێمەدا هەم خودێک هەیە و هەم تاکێکیش هەیە باشە ئێمە تاکە کەسین لە چاو ئەوەی کە شتێکێ لە دەروی ئێمە ناوی کۆمەڵگەیە وایە ئێمە ئەندامێکی تاکە کەسێکی ئەندامی کۆمەڵگەیەشی بەڵام لە ناو هەر یەکێک لە ئێمەدا خودێکی شەیە کە پێویستە کەشفیکەین ئەوە کۆمەڵگە ڕێ لەوە ئەگرێ کۆمەڵگە ئەوی پێخۆش نییە بۆیە نالی ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیانی پێم ڕامە بێرن خۆ کوردی ئەمە چییە خۆ کردیە نالی خودەکەی ناو خۆی کەشف دەکا ینی ئەوە زۆر گرنگە ئێمە لە هەر یەکێک لە ئێمەدا خودێکەیە و تاکیش هەیە ئێمە وەکو تاک ئەندامی کۆمەڵگەکەمانی ئەبێ ئەو بارانەی کۆمەڵگە لێمانەنێ بیچێشین بەڵام وەکو تاک تۆ خودێکیش لە ناو تا بێ کەشفیکەی ئەو خوددا سەرکوت کرا ئەم خوددا نەکرد سەرکوت کراوە ڕێگەی تۆ جاری وایە ئێمە بە ئازادیەکانمان سەفەرەکەین و پەیوەندی دروزەکەین و هەرچێک کە دەیکەین وازین ئەمە ئازادیەکەی ئێمە ئەوەیە ئەو شتە بکەین کە بە ئارەزوی خۆمانە یعنی بە ئارەزوی خۆت فڕێ خوارد لە سەربانێکەوە بە ئارەزوی خۆت سەرخۆشکە بە ئارەزوی خۆت بڕۆ کەسێکی تر لە ناو بەرە ئەمە ئازادی تۆ نییە ئەمە ئەو ئازادە نییە کە تۆ تەنیا ئەو کاتی ئەبی بە خودی خۆت ئازادی ئێمە هیچمان تا ئەو کاتەی خودیەتی لە ذاتی خۆماندا کەشف نەکەین ئازاد نە دکتۆر گیان زۆر زۆر سپاس بەڵام پێشەوەی تر کۆتایی بە پۆدکاستەکەمان بینین حەزەکەم کە دواوتەی ئەگەر دواوتەیەکت هەیە یاخود بابەتێک هەیە کە حەزەکەی لێرە باسی بکە من لە بیرم کردبێت کە بیپرسم فەرموو سپاس دەکەم ئەزمونێکی باش بوو من بۆ خۆم هەوڵم ما تۆ زێشتەکان ڕوونترکەمەوە هیوادارم توانی بێتم پێم خۆشەکە ئێمە یعنی ئێستا هەست ئەەکەم وردە وردە ئینسانی ئێمە بەرە و خۆناسینی زیاتر بەرە و ئاشبوونەوە لەگەڵ خۆی بڕوا ئەمە لە زۆر دیاردا ئەبینین ئینسانی ئێمە ئێستا حەزی لە جاران زیاتر لە گەشت و گوزارە حەزی لە خواردنی تایبەتە ئەوێ ئەو خودە کەشفتا لە پەیوەندیەکان یا سەرکەوتن بەدەستبێنێ بە ئاسانی نایەوێ بچێتە ناو فەشەل و دۆڕانەوە
ئینسانی ئێمە خەریکە ستایلی تایبەت شێوە ژیانی تایبەت بە خۆی دروزەکە ئێمە وەکو کورد خەریکین تێکەڵە بین لە یەکتر لە دەرەوەی چاوین داگیرکەرەکانمان ئەوە زۆر زۆر گرنگە ئەمانە هەموو یارمەتی دەرن بۆی ئێمە ئەو خودا ڕەسەنە لە خۆماندا کەشف بکەین و ئەو خودێتیە ناڕەسەنەی داگیرکرد لە ئێمەدا دروستی کردووەوە لە ڕێوە پەیوەندیمان لەگەڵ یەکتر ئەبەست یا ئەگرین وردە ئەوە فڕێدەینە دەرەوە و خودە ڕەسەنەکەی خۆمان ببێتە ڕوخساری ڕاستەقینەی ئێمە من ئومێدم ینی فەلسەفەی بوو ناسی فەلسەفەی ئومێدە لە هەمان کاتە ڕاستە پێمانەڵێ چ شتێک ناخۆشە لە دنیادا ژیان پڕە لە ڕەنج و دەرد و ناخۆشی بەڵام لە هەمان کاتیشا پێمانەڵێ کە تۆ نابێ خۆت هەڵاوێری و باوەش بەو ژیانەدا بکە و بڕۆ پێشەوە بوونە لە بەردەوامیدا و هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیە کە ئێمە هەمومان ئەبێت بە هەندوەری بگرین تاکو بتوان ئەو شتە هەڵبژێرین کە دەمانەوێ دەم خۆش دکتۆر گیان زۆر سوپاس کە ئامادەی پۆدکاستەکەمان بوویت بەڕاستی پۆدکاست ئێمە دەوڵەمەند کرد زۆر سوپاس مرسی بینەرانی خۆشەویست زۆر سوپاس کە تا کۆتایی ئەم پۆدکاستەش لەگەڵمان بوون تاکو پۆدکاستێکی تر بەخوای گەورە تا دەستپێر هەر شاد و تەندروست قشقاڵی لێو ئاڵی پرشنگی نیگاکە ئەی کچە جوانەکەی سەرگۆنا نەختێ ئاڵ تیرەن تەرەرەرەن هاوڕێیان ئەزانم پەستمان کردن زۆر داوای لێبوونەکەم چونکە تاوڵەی ناخۆش بوو دانیشە بەدیە ئەم هەموو قسە قورسانەوە زۆر